لەسەر هەموو لایەنەکانی قساکەین ڕاو بۆ چوونی هەریەک لە کرێکارانمان وەرگرت. بەڵام ئێستا پێویستمان بۆیە هەر لایەنی سندیکا کە بەڕێزیان قسەی لەسەر بکەن و خاوەنکارێک کرێکارێک هەمویان ڕای خۆیان لەسەر بڕیارەکە بدەن و چۆنێتی جێبەجێکردنەکەشی کە ئێمە لەگەڵ ئەمایان گفتوگوی لەگەڵ بکەن. بۆیە میوانداری هەریەک لە بەڕێزان چالاک ڕەوفمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی لقی سندیکای کرێکارانی سلێمانیین ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بن و هەروەها بەڕێز هێمن ڕەمەزان کە جەنابیان خاوەنکارن و لە ستۆدیۆ میوانی منن و هەروەها کاک محەممەد قاسمیش کە کارمەندی کەرتی تایبەتە. ئەمان هەریەک لەم لایەنانن کە ئەمڕۆ لەناو ئەم بابەتە گرنگەدا و ئەم پرسە گرنگەدا ڕۆڵێکی باشیانە بێ و قسەکانیشیان کاریگەریە بێت لەسەرەوەی کە ئەمە تا چەند گرنگە بێت لە سەر پێشخستنی کەرتی کار بە گشتی و هەروەها بە بژێوی هاوڵاتیان و ئەو بڕیارێکە حکومەت دەری کردووە بە ڕەچاوکردنی بژێوی هاوڵاتیان بۆی کە لە کەرتی تایبەتدا مافخوراو نەبن. سەرتا لە سلێمانیەوە دەست پێ یەکە مەچمەلای بەڕێز چالاک ڕەوف کە بەڕێزیان وەکوتم سەرۆکی لقی سندیکای کرێکارانن. بەڕێز چالاگەم کاتت باش سڵاوت لەبێت. ئێوە وەکو سندیکای کرێکاران با لەوە دەست پێ بکەم بڕیارەکە چۆن هەڵەسەنگێنن تا چەند ئەتوانرێ جێبەجێ بکرێ و چۆن کاری بۆکەن ئێوە چۆن هاوکارە بن. زۆر سپاس. سڵاو لە جەنابەت و لە بینەرانی عزیز لەو میوانە بەڕێزانەی لەوێ لەگەڵ جەنابەت بەشدارن. سەبارەت بەم بڕیارە کارێکی گرنگە و دەستخۆشیەکەین لە ئەو تیمە لە ئەنجومەنی وەزیران لە هەموو ئەو کەسانی کە لەم بوارەیە هەنگاوی ناوە بۆ سەرخستنی ئەم بڕیارە کە پێشنیارەکان زۆر دەمێکە لە ئارایە بۆ بێتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا ئێمە سوپاسگۆزاری و دەستخۆشیمانەیە بۆ ئەوەی کە ئەم بڕیارە دراوە کرێکاری ناکارە سەرەتاییەکان کراوە بە 450,000 دینار. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لەم بابەتەیە قسەی لەسەر بکەین فەقەرەی دووەمی ئەم یاسایە کە کرێی ڕۆژانی کرێکاری دیاری کردووە. طبعا دوو بابەتی جیاوازن کە سەرەتا کرێکاران لە هەرێمی کوردستان 280,000 موچەی کرێکاری ناکارە بوو. کاڵین کرێکاری ناکارە مەبەستمان لەو کرێکارە سەرەتاییانەیە کە یەکەم ڕۆژی ئیشکردنیە یەکەم تەجروبەی ئیشکردنیانە لە شوێنکارێکە. بە خۆشحاڵیەوە لە 2022 ئەم بڕیارە بەرزکرایەوە بۆ 350,000. ئێستا ئەم بابەتی تر کە کرێکارانی ناکارێک کردوتە 450,000 دینار ئەمە کارێکی زۆر باشەوە جێی دەستخۆشی بۆ هەموو لایەک و بۆ کرێکاران و ئەو کرێکارانی کە لە کارگەکان لە کەرتی تایبەت لە شوێنکارەکانە ئیژەکەن بە دڵنیاییەوە لە ئایندەیە هەم لە موچەکەیان باشە. کاک چالاک ڕەوف ئێوە چۆن هاوکارە بن لە خێرا ڕاپەڕاندنی ئەم بڕیارەدا و جێبەجێکردنی؟ ئێمە وەکو سندیکای کرێکاران مراقیبین بەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارانەوە کە لە بینی حکومەت و خاوەنکارە ئەکرێ و ئێمە لیژنی هاوبەشمان هەیە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان. لیژنی هاوبەشمان هەیە لە بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە لە بەپی پارێزگاکان و بەپی ئیدارە خۆجیەکان لیژنەکانمان فراوان و بچووک و گەورن. لە سلێمانی 5 کادری ئێمە لەگەڵ لیژنەکانە دەرچوونی هەیە. لە پارێزگای هەولێر 7 کادری ئێمە دەرچوونی هەیە لە دۆک بە هەمان شێوە لە پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوە. ئێمە لەگەڵم تیمەیە بێکەوە چاودێری ئەم بابەتاکەین و ئەوەی زۆر گرنگە ئەوە ئەکرێتەوە سەرشانی برایانی بەڕێزم لە بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەو موەسساتانەی کە ئەنجومەنی وەزیران بەڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران کارەکەن ئەرکە لە سەرشانیان ئەم بڕیارە و خۆی جێبەجێ بکەن. باشە کاک چالاک یەمەوە لای بەڕێستان. بەڵام ئێوە ئاماژەتان بەوە کرد مراقی بن کەواتە با بزانین خاوەنکاران ئەڵێن چی کە ئەوان خۆشیان تا چەند جێبەجێکارە بن بۆ بڕیارە و هاوکاریشە بن لەگەڵەوەیە. کاکێ من ئێوە بڕیارەکەتان پێ چۆنە؟ بڕیار زۆر سپاس پەروین خان بۆ دەرفەتە. تاوانە و پرسەکی زۆر گرینگە پرسی خاوەنکار و کرێکار و مناڵم لە کابینەکانی پێشوو یاسانە بۆ بابەتە بەڵام بە تەواوی پشتگوێ خراو بووە. جێگای دەستخۆشیە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی و بەڕژدی خودی جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر خەتە بەڕێک و پێچی بە یاسایی و بەڕێنمایی ئەو پرسە ڕێک بخاتەوە.
خۆتان دەزانن پرسی دەستی کار لە وڵات ئابووری بەرەو پێش دەبات هەموو شوێنە چ دینی ئێمە خاوەنکار ملزمین بە جێبەجێکردنی هەموو ئەو قەرارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکاوە هاوکار و پاڵپشتیشین بەڵام پێویستی بەوەیە ئەو جۆرە بڕیارانە هەم بە دیراسە بن و هەم بە توێژینەوە و بە داتا بن و لە کات و سات و بارودۆخی گونجاو دەربکرێن و جێبەجێکردنیان زەحمەت نەبی. ئەمە باش ئێستا جێبەجێکردنی زەحمەتە؟ وڵە بارودۆخەکە لەبار نییە کاتەکەی گونجاو نییە. ئێوە چۆن ئەتوانن جێبەجێکەن؟ بنمونە من باس بکەم من گرێبەستم لەگەڵ کرێکارێک هەیە تازش دەرچوویانی لە ئەنجومەنی وەزیران هێشتا نەگەیشتوتە وەزارەتی کار کابزانین ئەوانی ڕێنمایان چ دەبی لەسەر ئەو قەرارەی من گرێبەستم لەگەڵ کرێکارێک هەیە لە بیدایەتی ساڵ تا کۆتایی ساڵ بڕیارێک دەردەکەم کاکە لە ڕۆژی دەرچوونیەوە دەبی جێبەجێ بکرێ باش لە ڕۆژی دەرچوونی کو مامەڵە لەگەڵ پرسێ بکەین ئێستا من چ لە کرێکاری بکەم لەسەری زیاد بکەم چ بکەم ینی ئەمە خاوەنکار زەرە بکەین دەبی شێوەیەک بی کاتی جێبەجێکردنی بڕیار ڕەچاو بکرێ دەبی بەڕاستی ئەو پرسە ئەمە لە قۆناغەچین مەبەستی تۆ ئەو ئەقدانەیە کە ئەکرێ لە نێوان کۆمپانیاکەی بەڕێستان یاخود کارگەیە هەر شوێنێکە کە ئێوەکو خاوەنکارن لەگەڵ کرێکارەکەیە لەبەرەوەی ئێوە ئەقدەکەتان بۆ ماوەیەکی دیاریکراوە ناتوانن تا ئەو کاتە دەستکاری بکەن بەڵام لە کاتێکە بڕیارێک هەیەی ئەکرێت لە ئەقدەکەتانە هیچ لەمانە نووسراوە کە ئەگەر هات و داواکرا موچی ئەو کارمەندە زیاد بکرێت نەخێت نەکراوە باشە لەم حاڵەتە چیەکەن چۆن مافیە و کرێکارە دەسەبەرەکە بە قورآن قورسە دەبی حکوومەت قورسە کاک دەزانی بابەتەکە چۆنە ئەوە مەسلەی دەستی کار کرێکار هەر یەک و دونیە ئێستا ئەمە خاوەن کارین ئینتاز دەکەین یان کار دەکەین ئەمە تەمەشای زروفی خۆمان دەکەین کاتی کە قەرارێک بە قورسی لەسەر خاوەن کار دەردەچی ناتوانی ڕقابە بکە مثلەن ئەو کاتی بەرو تۆ باسی ئەماکی بەڵام کرێکارێک کە بەڕێز کاک محەممەد لە تەنیشتەوەیە کرێکارە ئەوە توانێت بە 200,000 بە 260,000 کاک محەممەد تۆ توانی بە 350,000 با بڵێن بژیت لە مانگێکە دەستخۆشی لە بەڕێستان و لە کەناڵەکەتان دەکەم سەرەتا دەستخۆشیش لەو بڕیارەی حکوومەت دەکەم کە لە بۆ بەرژەوەندی کرێکاران دەری کردیە بەڕاستی قسەکەی کاکەی منیش زۆر تەواوە یعنی کاتەکەی بە جێرەی زروفی کوردستان و ئەوانە زۆر گونجاو نییە بەس هەر دەشتوانین خۆمان لەگەڕابین و ئیشی لەسەر بکەین ئێستاکە مەرج نییە ئەو کتابەکە دەرچووە ئەو بڕیارە دەرچووە ڕاستە خۆیشی پێ بکرێ ئێستا کە دوای زۆربەی زۆری کرێکار ئێستا کە لە کارتی تایبەت کار دەکەن لە دەستەبەری کۆمەڵایەتی ناویان هەیە مەرج نییە موچەکەیان لە 450,000 کەمتر نووسراوی ئەوەی لە 450,000 و بەرەو سەرەوە نووسرایە هیچ کێشەی نییە دەستکاری موچەکەی ناکرێت بەڵام من لێم پرسید وتم ئەگەر تۆ موچەکەت 350,000 بێ و ئەو ڕێکەوتنی کە کراوە لە نێوان تو خاوەنکارەکەتە هەرچەنە کاکە من خاوەنکارە نییە توانی بەدڵ بۆ قسەکەی باشە خەمە نابێ ئەم پشتیویشم وانگرتیە باشە خاوەن لە لای منیش ئەوە باید کێشەمان نەدەبوو ئازاد بوو لە قسەکردن کاکە من وەکو خاوەنکارێک دەستکراوە بێت باشە کاک محەممەد با من ئەم پرسیارە زۆر بەڕوونی لە تۆ بکەم 350,000 بەشی تۆ ئەکات پێی بژیت لە مانگێکە نەخێر ئەی چاوەڕی ئەوە کەیت کە بڕیارێکی ئاوا دراوە و چاوەڕێکی هەتا ئەو بەڵێن نامەی کە هەیە لە نێوان تو خاوەنکارەکە تا تەواو بێ ئەنج نەخێری بەخۆی زۆر ئاسانە ئەگەر تعدیدی کەی لەگەر شەریکە کە لەوێ کار دەکەی عنی شتێکی زۆر ڕۆتینەیە خاڵە لە گرێبەستەکەی کە نووسرایە لە بەرامبەر ئەوەندە کاتژمێر کارکردنە موچەکەت ئەوەندە دەدرێتێ موچەی بنەڕەتیەکەت لە 350,000 دەکەی 450,000 ئەو بەشێک کە زیاد بووە 100,000 لەسەر کۆی گشتیەکەی 5,000-6,000 زیاتر دەکەوتە سەرشانی کرێکارەکەی دەیدەویست کێشەکرد نییە گرێبەستەکەی تەقدیمی دەستەبەری کۆمەڵاتی باشەکەواتە ئەو زیادکردنە بۆ ئێوە باشە بۆ زۆر باشە و ئیسفادەش لێ دەکەین و هەم لە بۆ پاداشتی کۆتاییش کە ئەمە چەند ساڵە خزمەتت دەبیت لە دەستەبەری کۆمەڵایەتی پارەکەت زیاترە و لە خۆتوانی ئیشش پێ بکەی و ئیسفادەک لە مەبلەغکەی بکەوە دەتوانی لە بۆ تەقاعودیش چەندی پارەکە معاشکرد موچەکەت زیاتر بیتن ئیسفادەی زیاتر لێ دەکەی بەڵام لەو بڕیارەی ئاماژێ بە کاتی کارکردنەکەی نەدایە ینی زۆر باشتر دەبوو ئەگەر بیگوت بە ئەو 450,000 بەرامبەر هەشت کاتژمێر کارکردنە
یعنی ئێوە خەمی ئەوەتان هەیە کە خاوەنکار لە بەرامبەر کاتژمێری کارکردنتان لەسەر زیاد ئێستا شوێن هەیە 2 شەفتە 12 ساعت خەمیەوەتان نەبێت خەمیەوەتان نەبێت چونکە ئەگەر ئێوە گەڕێنەوە بۆ یاسا هەر یاسای ینی کار لە هەرێمی کوردستانە بەو شوەیە کە نابێت لە 8 ساعت ئێستا زۆر شوێن هەیە 24 ساعتیە 2 شەفتە 2 نەفەری داوام پێ دەکات 2 ساعت بە 2 ساعت هە لەسەرەوە موسێ شووی ئیزافە جا باشە من ئەمە لای کاک چالاکە پرسم باشە لە سلێمانیەوە کە کاک چالاک ئێوە من پێم خۆشە جارە بزانم چەند ئەندامتان هەیە لە سندیکای کرێکاران لەم ئەندامانەی کە هەیە ئایا هەمویان ڕەزامەندن لەو کارانەی کە هەیەە هیچ کێشیان نییە بە نمونە تیانە نییە 12 ساعت کار بکات وەکو کاک محەممەد ئاماژەی پێکرد هیچ گلەی و گازندەیەکیان هەیە؟ دەستان خۆش بێ وەڵا سەبارەت بە ئەندامگیری لە ئێمە جیاوازی هەیە چکە ئێمە یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە هەموو لقەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستانە پێکاتەکەمان حەوت سندیکایە ئەم حەوت سندیکایە نزیک بە 105 پیشەی جۆراوجۆر لە خۆیەگرێ بۆیە بەڵێ جیاوازی هەیە ئەوە ناڕزایەتی دەربڕین لەم بابەتەیە لە هەندێک سێکتەرە هەیە لە هەندێک شوێنە گرفت هەیە و لە هەندێک شوێنیشە باشە. ئەمەوەیە من ڕاستێکی قسە لەسەر ئەو بابەتە بکەم کە جەنابەت پرسیارت لێ کرد ئەوەی کە گرفتی لەگەڵ ئەم بڕیارە هەیە ئەم بڕیارە خاڵی دووەمی گرفتی بۆ کرێکاران دروست کردووە بۆ ئێمەی سندیکای کرێکاران دروست کردووە کە باز لە ڕۆژانەی 15,000 کرێکارانەکە من بە دڵنیایەوە ئەمەوێ دەستخۆشی لە خاوەنکارەکان بکەم هەموو ئەو خاوەنکارانی لە هەرێمی کوردستان ئیشەکەن ئەگەر ئەوان بزنس نەکەن کارگیان نەبێ مەعامیل و شەریکاتیان نەبێ بە دڵنیایی و کرێکار ناتوانێت ئیشکا کە کرێکاریش ئیشەکە لە ئەوان ئەبێ ئەمە هەمیان لە ژێر یا سەیتەرەی یاسا و ڕێنمایەکان و کۆبکەینەوە و یاسا سەروەر بێ بۆ ئەوەی مامەڵەیەکی هاوبەش و تەندروست لە بینی هەردوو چاپکە باشە چالاک ئەگەر یەک ئەندامێک لە سندیکا کرێکارێک بە نمونە ناڕازی بێت لە ئەو حەقی کە پێی ئەدرێت ئێوە چی بووکەن چۆن ئەو مافەی بۆ بەدەستهێنن بۆ نمونە خاوەنکارەکەی پابند نییە بە بڕیارەکان یاخود ئەگەر پابندیش بێت ئەم لە بەرامبەردا چەندین مەرجی لەسەر زیاکات ئەگەر ئەم کرێکارە بە مەرجانە ڕازی نەبێت وە ببێتە بەرگرانیەک بۆ کرێکارەکە ئێوە چۆن مافەکانی بۆ بەدەستهێنن؟ ئێمە بەڕاستی پارێزەری کرێکارانی لە هەر جێکا بێ کرێکاران لە هەر شوێنی هەرێمی کوردستانە گرفتیان هەبێ لەگە خاوەنکارەکانیانە ئەتوانن لە دەرگاکانی ئێمە بن لە ڕێی ئێمە وسکاڵا تۆمارکەن ئێمەش لە ڕێی پارێزەرەکانمانەوە بیبینە دادگای کاروە ئێمە پێش ئەوی ئەم بابەتە بەرینە دادگاری کار هەوڵ ئەدەین لە ڕێی لیژنەکانمانەوە لەگەڵ خاوەنکارەکانە ئیشکین بۆی گرفتەکە بە زووترین کات جێبەجێ بکەین بەڵام تۆ ئەگەر مۆڵەت بە من بی منەمەوێ باسی حاڵەتێکی زۆر تایبەت و گرنگ بکەم لەم بڕیارە و لەم بابەتەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی لە ئێستاە ئەم بڕیاری درراوە لە فەقەرەی دووەما وردەکاری باش لە بابەتەکەیان نەکراوە هەندێک دەرگای بۆ خاوەنکارەکان کردوەوە کە یعنی بەڕاستی حەقی کرێکارەکان بخۆن و جەنابتان نەزانن هەموو خاوەنکارێک لە کەرتی تایبەت پارێزەریان هەیە و خەڵکی وشیار و پڕ معریفە و زانیاریان هەیە کەن بە ڕۆژانە ئیش بە کرێکارانەکەن یا بە سعات ئیشی پێکەن یا بە گرێبەستی کاتی ئیش بە کرێکارەکانەکەن بۆیە لە ساڵی 2022 گرفتێک دروست بوو ئەویش ئەوە بوو کە کرێکارانیان دیاری کرد بە سعات دایریان کرد ئەوەیش ئەوە بوو بۆ هەموو سعاتێکی کارکردنی کرێکاران 2500 دیناریاندا نبوو ئەم 2500 دینارە ئێمە لە 2022 گرفتمانە بوو قسەمان لەسەریە بوو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە 2500ەکەی کردووە بە 15000 جیسان جاریچکە گرفتی چکی بۆ کرێکاران دروست کردووە بۆ ئێمە و کرێکاران دروست کردووە کە باشە بۆچی گرفتە کاک چالاک بۆچی گرفتە لە کاتێکا کە ئەو مافی کرێکارێکە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەسن بەو دۆخەی هەیە بۆ ئێستا کە ئەو دۆخە قورسە هەیە ئابووری یاخوبا بڵێن بژێوی ژیان قورس و گران بووە بەڵام حکوومەت ئەمە لە پێناو مافەکانی کرێکارانە و ئێوەش سندیکای کرێکارانن لە کاتێکە ئەگەر خاوەنکارێک پابند نەبێ پێوەی ئێوە هیچ دۆسەیەکی بۆکەنەوە کە وەکو سزایەک یاخود بە دوواداچوونێ لە ڕێگەی پارێزەرەکانتانەوە؟
بەدڵنیایەوە ئێمە ئەم دۆسیە ببدین بە دادگای کارەوە بین بە حکوومەتی هەرێم ئەوان سزایانەدەن و ڕێکارە قانونی و یاسایی و سزایەکان لای ئێوانە وەکو لە سەرەتایە باسم کرد ئێمە مەراقیب و مشتیفین بەسەر ئەم خاوەنکار و کرێکارەوە بۆ جێبەجێکردنی مافەکانیان. ئەم وڵەتم بدە من ئەم گرفتە بۆ جەنابەت باسکەمەویش ئەوەیە کە خۆشحاڵی 450,000 ناری ماگانە بۆ کرێکار هەمومانی خۆشحاڵ کردو، بەڵام ئەوەی کە باسی ئەەکەم ڕێگان بدەی گرفتەکە ئەوەیە کە ئەم لیژنە بە ڕێزەی ئەم بابەتی بەرزکردێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێ واژۆی لەسەرکراوە ئەوەیە کە لە ماوەی 30 ڕۆژیان دیاری کردو بۆ کرێکاران کە لە حقیقەتە کرێکاران نابێ بەپێی یاسای کاریەکە لە فەقەرەکانی یاسای کارەوەی کە کرێکاران نابێت لە مانگێکا 30 ڕۆژیش بکەن، چونکە ئەوان لە مانگێکە 4 هەفتەکە 4 جوبعی بەرەکەوێ ینی 4 ڕۆژ مۆڵەتی یاسایی و قانونی خۆیان هەیە. کاتێک تۆی ئەمە شیەکەیتەوە ئەو ئەگە کرێکارە بە ڕۆژانە ئیشی پێ بکات ڕۆژی 15,000 بۆ حساب بکات 4 ڕۆژ لە مانگەکە دەرکە. باشە کاک چالاک بنیەمەوە لای بەڕێستان لەسەرم بابەتە ئەگەر دەرفەتێکە بۆ ئەوەی بوردی قسە لەسەرم بابەتاکەین ببوورە دەرفەتێک ئەدەین با خاوەنکارەکەمان کە بەڕاستی فێڵ لە کرێکارەکان کرد. باشە من ئەمەوێت دەرفەتێکیش هەبێت کە بەڕێز کاکێ من بپرسم وجدانیەن ئەگەر بتەوێت مافی کرێکارێک بی لای تۆ کەمترین کری ماگانەیە بێ چەند بێت؟ پەرینخان ئەو بابەتە پەیوەستە بە چۆنیەتی کارەکەیەوە زانی ئەمە کرێکار تا بڵین جیاوازیان هەیە بەبێ هیچ بنەمایەک ئەتەوێت کەمترینی چەند بێت؟ ئەوەی ئێستا هەر دەکرێخەوە ئەسڵان کرێکار ناتوانی بێ لە لای من ئیش بکەم نمونە بە 200,000 دینار نەتوانی بەس کرێی هاتوێ هەر ناکرێیانی خۆمەش کاکە ئەمەش ئەوهانین ینی خەڵکمان ئایلەمان هەیە و بژێوی ژیان دەزانین و هەموو خاوەنکارەکان ئەم پێشی بێمە بەرنامەی لەگەڵ چەند خاوەنکاری تریش قسەمان کردکاوە پیشی خۆمە ئەمەش لایەنەکە ڕەچاو دەکەین بەڵام بە ئەو کاک محەممەد لێرەیە کرێکار بووە خاوەنکاری باش بەخوای بە زیادەوەش مافی لە بۆ دابینەکە بەڵام دێ حکوومەت لە کاتەچی زۆر نالەبار لە کاتەچی زۆر هەستیار بارگرانیش لەسەر خاوەنکاری دروست دەکە ئەویش قورسە یعنی ئاسان نییە جێبەجێکردنەکەی ئەسڵەن کاکە دەبی هەموو قەرارێک پێشتر بێ ئەگەدارت بکەن بڵێن ئەو ماوەیە خۆتان لەگەڵی بگونجێنن بە تایبەتی لە پرسەکی گرنگی ئەو ئادا نجێ پرسی ئابوووریە پرسی منافسەی بازار باشە ئەگەر بەدەر لەم بابەتانی باست کرد خۆ ناشکرێ خاوەن کارەکان چاوپۆشی لە دۆخی کرێکارەکان بکەن لە بەرۆی کاتەکەی تەواو نیە ئەگەر بێت و جێبەجێ بکەن هیچ مەرجێک زیاکەن بەسەر کرێکارەکانتانە ناخۆ زیاد ناکەین ئەمەش بەگوێرە با ئەم بڵێم داوای کوالەتی و بەرهەمی زیاتر ناکەن نەخێر دەزانی چۆنە ئەو بڕیارە هەر خاوەنکارێک هەر شوێنێک هەر ناوچەیەک جیاوازی هەیە ینی لە جێبەجێکردنەکەی لە لای من لەوانەیە هیچ کێشەیەکم نەبی لەگەڵ ئەو قەرارە و تەواو کێشەی نەبێ هەموو موچەکان سەرۆی هەمووی موچەکان سەر ئاستی بەرهەم و کوالەتی بەڕێستا زۆر کاریگەری خراپ دەکات خراپ دەکاتە سەرتان لەبەر تەماشای باشەوە ناکات کە پاڵپشتێک بێ بۆ کرێکارەکە کە زیاتر ئەمەش پاڵپشتی کرێکار دەبین بەڵام ئایا بزانین جێبەجێکردنەکەی چۆن دەزانی لە دنیا هەموو کۆمپانیە گەورەکان هەموو ئەو کۆمپانیانەی کەوا بەرهەمیان هەیە دەڕۆنە ئەو شوێنانە لە قیان دەکەنەوە کە دەستی کاری تێدا هەرزانە دەستی کاری هەرزان وا دەکا وڵات لە بەکار بگۆڕی بۆ بەرهەمهێن ینی ئەمەکاری هەرزان هەبێت اینجا ئێمە بەرهەممان زیاتر ئەو هەنا بەو شێوازی نانا دەبێت مافی ڕەچاو بکرێ منەوە ناڵێم ئەم دەڵێم دەبی ڕەچاوی هەردوو لا بگرێ بخۆی ئەسڵەن خاوەنکار و کرێکار دوو لایەنی هاوبەشن هەردوو مافیان لەسەر یەکەیە خاوەنکار دەبی مافی کرێکار دابین کاویش دەبی ئەو مافەی لەسەرەتی ئەو ئەرکێ لەسەرەتی جێبەجێ بکەم ئەمە هەموو جارێک و خاوەنکار گرفتەکمان هەیە ئەو گرفتش ئەوەیە بەداخەوە و ڕوشم لە سندیکای کرێکارانی هەرێمی کوردستانم شتێک بەسەر خاوەنکار فەرز دەکرێن بە نمونە یەک دوو قەراری پێشتر هەبووی حکوومەتی هەرێمی کوردستان کە 175 بە 25 ئەمەش هەر زۆر باشە و قەرارە بە خۆمان پێمان باشە خەڵکی نیشتیمانین دەمانەوێت کرێکاری خۆمان ئیش بکە بەڵام پێویستە کرێکاری مەش ڕەچاوی ئەوە بکە کە خاوەنکار پێویستی بە کرێکارێکی پرۆفشنال هەیە پەرەی بەخۆی دابی بتوانی ئەو ئەرکێ دەستیکاری ناوخۆ کارامە بێت لێ هاتوو بێت پێویستان بۆ 125 نابێت پێمان پێویستمان پێ زۆر دڵخۆشی دەبین ئەم بەخۆم وەکو خۆم ئەوخام زۆر دڵخۆش دەبم کە کرێکاری ناوخۆ دەستی ناوخۆ کار بکە بەڵام دەبی پرۆفشنال بی ئیش بکە
مەچوینە سەردانی وڵاتان دەکەین دەچینە ناو کارگەکان یعنی ئەوەندە بە پرۆفیشناڵانە ئیشی خۆیان دەکەن باوەڕ بکە هەر خاوەنکار نەتزانی هۆکاری چی بوو کە ئەوان ئەوەندە بە پرۆفشنناڵی ئیشەکەن ئەوە لە فەرهەنگیان لە کللتوریان بەو شێوایی ڕادێن دەبی لە وڵاتی خۆیان خزمەت بکەن نەمەسەلا بەس ئەوەیە کە من موچەی دەدەمێ بژێوی ژیانی خۆی دابین دەکا ئەو لایەنێکی زۆر گرینگە سندیکای کرێکاران جابان پرسیارە لە کاک محەممەد بکەین کاک محەممەد بەڕێزیان گوێست بوو کاکە مناڵێ کە ئەمە کللتورە فەرهەنگە کە کرێکارێک خۆی هەست بە بەرپرسیارەتی بکات خۆی بیەوێت بەرهەمێکی باشی هەبێت ئەمە چه هۆکارێک هەیە کە پاڵپشت بێت بۆ ئەم فەرهەنگ و کللتور و ئەم خۆشویست ناخود ئەم هەستکردن بە بەرپرسیارەتە بەڕاستی ئەوە لە شەخص دەگۆڕێت لە کرێکار هەتا کرێکار دەگۆڕێ بە تەکید دەرەجەیەک لە بۆ بڕیاری حکوومەتیش دەگەڕێتەوە کە 25 بە 75ەکە لە بەرچ دەرێ دەبی 75 کوردبی هەر کورد حەز بە خەموژانی کوردی دەکات ئێستا من کوردم لەکن ئەو برام ئیش دەکەم کووردە زیاتر هەز بە مار و سامانەکەی وەی دەکەم و دەی پارێزم و بە درو بە گیان ئیشی لە بۆ دەکەم کە من لەگە ڕێزم یعنی هەموو برای منە کرێکارێکی سووری بێیان ئێرانی بێتن زەحمەتە ڕەحم بۆ مار و بە و ئیشەی وەی بکاتن تاکید زۆر تەسیری هەیە بەس ملعزەک ئەمە لەوەی لەوانەیە بەغەڵەت تێگەیشت بین لەو موچە زیادکردنەی ئێستا کە کاکێمن بە نمونە 50 کرێکاری هەیە هیچ کرێکارێک ئێستا 195 کرێکاران معاشیان لە سەر 450,000 یعنی کێشەی دروست نابی فەرقەکەی لە دەستەبەری کۆمەڵایەتی دیار دەبی ئەتو لەوێن دەرچەند نووسرایە موچەکەمان ئێستا من موچەکەمە گە 350,000 نووسرابی کەمترین موچەی قەدیم بوو بڕیاری قەدیم 2023 دەکا مانگانە 59,500 دەکا 112 خاوەنکار دەیدا 105 بە خۆم دەیدەم یعنی دەکا 15-16,000 بەبەم دەکەوی ئێستا گە بتە 450,000 75,000 دەکا یعنی دەکا ئەگەوە 50 کرێکاری هەبی بە هەمووی 500,000 دێتە سەکۆی گشتیەکەی ئەگە هەر 50 نەفەریشی دەستەبەر کردبی یعنی لۆ نمونەگە 50 نەفەری ئەو معاشیان هەموو بتە کەواتە وەکو کاکە من گوێتان لێبوو ئەنیڵە بە کۆی کرێکارەکان ئەگەر کۆی کەیتەوە 50 کرێکار دەکا 500,000 نەزانن کە کرێکارەکانتان بەپێی ئەزمون و کارامەیەکەی کە هەیەە لە ئاستێکی باشەداتانە ئەگەر بۆ 50 کرێکاریش بین داینین بۆ ئێوە بڕێکی زۆر ناکات تا کێشە بێت لە بڕیارەکە بەڵام بۆ کرێکارەکە زۆرە بارودۆخیە گۆڕێ بۆ نمونە گەر ئێمە باسی کرێکاری ناکاراماکەین بۆ نمونە بڕوا نامەی نییە پسپۆڕی نییە لە بابەتێکە بۆ ئەوە خۆشەکە دامەزرێت کە ئیشەکە 450,000 بێ نەک کرێکارێکی لەو شێوەیە 100,000 بێ کە ئێمە زین لە شوێن هەبووە کرێکار 100,000 موچە یاخر 100,000 لەم ڕۆژە بەشی چیەکات ینی ئەگەر تۆ موچەکەت کە دامەزرەی خۆت کرێکاری دۆخی کرێکارەکانی دیکەشە بینیت ئەوانی کە کارێکیانێ بەرپرسیارەتێکیانێ کاتێک کە ئەم هەندا ناکرێکم بڕیارە جێبەجێکرێ پێتوانیە کە ئەبێتە پاڵنەرێک بۆی کە بەرهەمی باشترت هەبێ دڵسۆزتربی بۆ ئیشەکەت بە تاکید ئێستا کە تو کۆمپانیا هەیە یعنی ئەوە برادەرمان ئەوە ئیش لێ دەکەن ساڵانە علاوەیان دەداتێ هەمووی 5,000-6,000 زیاد دەکات ساڵانە لە مانجیەک هەروەکو هاندانێک یعنی بۆ 5,000-6,000 هیچ ناکاتن لە بۆ کەسێکی کە لە ساڵێکی ئەوەندە لە بۆ زیادبی ئەو شتە لە بەرچاو دەگری یعنی لە جێیان دەجێرتەوە باز دەکات دەرێتن ئەمن خاوەن کۆمپانیاکەم ئەو شتە لە بۆ من کردیە لەوانەیە ڕۆژ بێ سەعاتێک زیاتر ئیشی پێ بکاتن برێ زەختمان لەسرە هیچی لە بەرچاو نەبیتن هیچ کێشەی نەبیتن بە دڵسۆزی ئیشی لە بۆ بکە لەوانەیە ڕۆژ بێ پشووە لە هەموو جێی داوام نییە بە تەلەفۆنێک بە نامەک دەرێن وەرە ئیشێ زەختمان لەسرە بە پەلە دەستۆسە ئیشەکەی داوای ساعیزافیش ناکە یعنی لە بەرامبەر پارێکی زۆر کەم هاندانێکی زۆر دەداتێ یعنی ئەو شتانە زۆر تەسیری بەڕاستی ئەو لە 350 بتە 450 ئەوە دڵخۆشکەرە و دەستخۆشی لەلایەنەکان پێم خۆشەوە کاکە منی ژووتیەوە پەیوەندی بە فەرهەنگ و کللتوری کەسەکانەوە هەیەەوە ئاستی بەرپرسیارەتیان هەستکردن بە بەرپرسیارەتیان باشە ئەمێ دوا پرسیار لە کاک چالاک بکەم کاک چالاک پەیامی ئێوە چیەوەکو سندیکای کرێکاران کە مافی کرێکاران بەدەست بێنن بۆ خاوەنکارەکان ئێوە چیان پێڵەن و داوای چیان لە یەکەن بە تایبەت لە جێبەجێکردنی ئەم بڕیارەدا وڵا داواکاری ئێمە ئەوەیە لە خاوەنکارەکە بەڕێزەکان
گرێبەستی کار لەگەڵ کرێکاران بکەن و تەسبیتی مافەکانی کرێکارانەوە و حەقانی خۆشیان ئەیانەوێ لە کاتی کارکردە لە کرێکارانی داواکەن لە گرێبەستی چ کارە تەسبیتی کەن بۆ ئەوەی کرێکاران لەم بڕیارە مستەفید بن و لە سندوقی خانەنشینی بەم پارەیە موچەکان دیاری بکرێەوە ساڵانە حەقی خۆیان لە سڵاتدەی موچەکانیان زیاد دەکرێەوە بۆ زانیاری جەناب تو هەموو لایەک لە بەشێک لە کارگەکان و لە شوێنەکانە کرێکار هەیە موچەکەی ئێستا کە لە سندوقی خانەنشینی ناوی تۆمارکراوە گەیشتۆتە ملیۆنی دینارێ بەڵام ڕێگان بە توایەک زۆر بە کورتی کاک چالاک لە بەرەوەی کاتمان زۆر کەماوە بەڵێ کە خاوەن کارە بە ڕێزەکان بەم بڕیارە کە لە فەقری 2,500 دیاری کردو بۆ کرێکاران نێن لە ڕێی کۆمپانیا لاوەچەکانەوە کرێکار بەرنە سەر ئیشەکان و بە ڕۆژانە کاریان پێ بکەن چکە ئەمە فێڵە لە کرێکارەکانە کرێ بە ڕۆژانە و لە نەسنوقی خانەنشینی ناویان تۆمار ناکرێ و ئەتوانن لە مایەکە 5 ڕۆژ 10 ڕۆژ ئەمانە ئیشان پێ بکەن و خاڵێکی زۆ گرنگەوەیە کە یاسای کار تەسبیتی کردووە کرێکار نابێت 30 ڕۆژ لە مایەکە ئیش بکات یاسای کار تەسبیتی کردووە کە کرێکار مافی خۆیەتی ڕۆژی پشۆکان لە ماڵەوە دانیشێ بۆیە خاوەنکارەکان دەرفەت لەمە ئەم هەلا قۆزنەوە ڕۆژی پشۆکانیان بۆ حساب ناکەن کە ئەمە زەرمەندی یەکەم کرێکارەکانە ئەنجا دوایی ئێمەمە کە بە دوواداچوونەکەین و ئەنجا خۆیان و ئەنجا سندوقی خانەنشین. زۆر سپاس بۆ هیوان ئەگەر حاڵەتی لەو شێوەیە هەبوو ئێوە بەردەوام چاودێر وەکو خۆشتان وتان مراقب بن لەسەرەوەی کە ئەو مافی کرێکاران هەمیشە بەدەستبێنن. بەڕێز چالاکراوف سەرۆکی لقەی سندیکای کرێکارانی سلەیمانی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوویەوە هەر یەک لە بەڕێزان هێمن ڕەمەزان کە وەکو خاوەنکار لەگەڵمان بووی هەروەها کاک محەممەد قاسمیش کارمەندی کەرتی تایبەت بوو لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوە بە هیواین هەم لایەنی کرێکاران بەرپرسیارەتی هەڵبگرن و لە بەرامبەریشدا ئێوە مافەکانیان پێ بدەن. سپاس. یەک ملاحەزەی بچووکتان هەیە زۆر دەستخۆشی لە بەڕێست و لە بڕیارەکەەوە لە کاک هەنگاویش دەکەین کە هەردەم دەرگای واڵایە بەرپرسی مەکتوبێتن فیزی یەکێتی سندیکاکانی کرێکاران و کاگی یوسف کەریم سەرۆکی لە کرێکارانی هەولێر هەم کات پاڵپشتمانە و داواکاریەکانمان دەگات و ئەنجامیشی هەیە دەستخۆش لێوەش دەکات. ئەوەش بۆ ئێوە زۆر باشجێ دڵخۆشی هەمیشازان کە کەسێک ئاگەی لە مافەکانتان و خۆشتان ئەبێ زۆر تەکید بن لەسەر مافەکانی خۆتان. سپاس بۆ ئێوە.